ڕۆژ باش بینەر و تەماشەبانن دەنگی ئەمریکا و دەخیلی شەموویە گەلک بخێر هاتنەوەتکەم ئیرۆ بەرنامەیەکە تایبەت دەگەل هونەرمەندێکی خۆشتیوی و تایبەت ژێ کوردستانی هاتیە لە ستودیا دەنگی ئەمریکا ئامادەبوویە کاک عەدنان کەریم دەگەل تیپێ مۆزیکا ڕانیا و دۆست و میێڤاندوان زۆر بەخێر بین. زۆر سپاس زۆر سپاس. کاک عەدنان با بەوە دەست پێ بکەین ئێستا بارودۆخی کوردستان بارودۆخی هەرێمەکە گشتی لە حاڵێکدایە کە زۆر تایبەتە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە گۆرانی و هونەرش کە بینیمانە جیلەکە جیلی ئێمە بینمانە کە هونەر و گۆرانی زۆر جاربەکان هێراوە بۆ مەبەستی سیاسی بۆ تەعبیەکردنی خەڵک. ئێستا هەرچەندە هەرێمەکەمان لە باریکینە ئارامدایە کەچی ئەو ستایلە نابینین بۆ ڕاستێکی لە کوردستان ئەو ڕووداوانی کە ڕۆدا بە تایبەت لەم ساڵێکی وە بەسەرا چووکە ئێمە شەڕێکی نەخوازراوە بەسەر کووردا هاتووە ئەو شەڕەش کە شەڕێکە بەراو ڕووی گەورەترین تێرۆریستی جیهانی بووینەتەوە کورد و هەروەها پێشمەرگەی کوردستانش لە هەموو بەرەکانی جەنگان بەڕاستی ڕوبەڕوویان بوونەتەوە. ئەوەی کە من دەیبینم هەوا هەستەکەم کە هونەرمەندان و گۆرانی بێژان و گۆرانی و سونەر کارێکی زۆر جوانی بینیەوە بەڕاستی زۆربەی زۆری هونەرمەندان کاریان کردووە هونەرەکەی هونەریان پێشکەش کردووە بۆ پێشمەرگە گۆرانیان وتووە و زۆر لە مۆسیقزانە گەورەکان بۆن و نەتوانیویانە لە دەرەوەی وڵات مۆسیقای زۆر گەورە پێشکەشکەن وەکو سەمفۆنیا بۆ هەر بۆ پێشمەرگە من هەستەکەم کە بە بەردەوامی کار ئەکرێ. من تقریبا ماوەی ساڵێکە ئەم ساڵە چەندین کۆنسرتم کردو بۆ پێشمەرگە و چەندین گۆرانی پێشمەرگە وتووە گۆرانیەکە خۆی ستایلی گۆرانیەکانیان گۆرانەکان بۆ ئەو مەبەستە بەکانیانی بۆ خزمەتی ئەو بارودۆخە بۆ خزمەتی لایەنی تایبەت کۆنسرتە داناوە بەڵام گۆرانیەکان مەبەستم گۆرانیە هونەر موزیک بەڵێ لە خزمەتی قەزیەیە هەستەکەم کە زۆر گۆرانی کارکراوە گۆرانی وتراوە بۆ پێشمەرگە وتراوە بۆ ئەوەی کە با بڵێن بەرگریە لە خاچی کوردستان بکرێ ئەمانە خۆی لە خۆیدا هەیە بەڵام بەو شێوازەی نییە کە چەندین ساڵ پێش ئێستا با بڵێن پێشمەرگە لە شاق بووە بە شێوازێکی کە گۆرانی وتراوە زیاتر شێوازەکان سرود بووە بەڵام ئێستا بەڕاستی بە گۆڕینی زەمن و بە گۆڕینی کاتی ئێستا من هەستەکەم کە بە جیاوازتر لە جاران ئیشەکەن کواڵیتی ئێستا ئیشت باشترە و گۆرانی بێژانش هەوڵیان داوە ینی بە پێتوانێ خۆیان کە بەشدارێکی گەورە بن لە مەسەرەوەکو پێشمەرگەیەک بە هونەرەکەیان پێشکەشی خاشی کوردستان بکەن. کاک عەدنان جەنابەت ستایلێکی تایبەتت هەیە هەم لە اختیارکردنی وشە هەمیش موزیک باس لەسەر ئەوە دەکەین هۆیەکان چییە بۆ کاک عەدنان تایبەتمەندی هەیە لەو بارەوە بەڵام پێش ئەوە باجی لە گۆرانیەک بگرین بۆ ئەوی بزانین ستایلەکە چۆنە. بەڵێ ئێستا گۆرانی کوردستان پێشکەشەکەین کە ئەم گۆرانیە لە شاری دڵزارە ئاوازی خۆمە مۆسیقاش کە دابش کراوە کە گۆران کامیل ئەم مۆسیقای بۆ داناوە ئێستاش برادران ئەم مۆسیقای لێدەن و هەموو بەیەکەوە ئەم گۆرانیە پێشکەش بە جەماوەری کوردانەکەین لە ئەمریکا. ئێمەش سوپاسان دەکەین. فەرمووی.
دەم خۆش کاک عەدنان ئێوەش برادران کاک زانە کاک دلێر کاک نەورۆز کاک زانای دووەم دەستان خۆش دەست پێ بکەین باسی ستایلی تایبەتی کاک عەدنان کەریم بکەین بە تایبەتش لە اختیار و لە هەڵبژاردننی وشە موزیک جنابەت ناوداری کە شعری شارە ناودارەکان دەینی و شعری کلاسیکی زۆر جار بەکاردنی لە موزیک لە گۆرانیەکاندا و موزیکش هەروەها شێوەیەکی زۆر تایبەت هەیە کە یەکێک جێ لە موزیک بگرێت پێش ئەوەیە دەزانی کە ئەمە گۆرانیەکی عەدنان کەریمە هۆیەکەی چییە؟ ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی باکراوندی ڕۆشنبیری جنابەت هەتا بەپێ ئەو تەجروبەی کە هەما ئەم تقریبا نزیکەی 35 ساڵێک زیاترە من کار لە هونەرە ئەکەم لەو 35 ساڵەیە هەمیشە هەوڵم داوە کە ڕۆژانە من هەوڵ بدەم کاری خۆم بکەم بخوێنمەوە ڕۆشنبیری خۆم بەرفراوانتر کەم و هەرچی دیوانە کوردیەکان هەیە بابڕان دیوانی کلاسیکەکانی کوردی هەموویم هەیە یەک یەک ئەیان خوێندمەوە جوان شعرەکان جوان بیری لێ ئەەکەمەوە چۆن هەڵیان بژێرم چۆن هەڵبژاردننی ئەو شعرانەی کە من بیری لێ ئەەکەمەوە کە محتەوایشی بەهێزی هەیە یا دەستپێکی شعرەکان چەندێک ئاسان دێتە زمان و چەندێک ئاسان جەماوەر کە گوێی لێ ئەگرێ با بڵێن بە ئاسانی وەری ئەگرێ ئەمانە هەمووی حسابی بۆەکەم بە وردەکاری و بیریشم لەوە کردوتەوە کە بەڕاستی کە لە ناو شعری کلاسیکە ئەو شاعیرە گەورانە هەر لە سەردەمی نالی و مەحوی و سالم و مصەفا بەژی کوردی و ئەو شاعیرانی کە لەسەر دەمی بابانەکان و دوای بابانەکانیشەوە هاتوون ئەوەندە شاعیران لەبەر ئەوەی کە سێ زمانیان بە تەواوەتی زانیوە محتەوای شعری ئەوان بەڕاستی قوڵیەشی تایە ئەو قوڵیە بتوانین ئێمە چۆن وێنەی وشەکان وێنەی ڕستەکان بچێشین لە ناو ئاوازێکە بەپێ ئەو تەجروبەیە کە خۆم هێناومە هەتاکو ئێستا ئەمە ستایلێکی بۆ من پەیدا کردووە شەرتە گورانی بێژ
ڕۆشنبیر بیان تەنها دەنگی خۆش بێ والله لای من شەر ناتوانم بەسەر هیچ کەسێکا بسەپێنم ینی من نامەوێت با بەڵام شەرتە ئەبێ وابێت چونکە من حاکم نیم بەسەر مەسەلانەوە بەڵام ئەوەی کە گرینگە بەلای منەوە ئەوەیە کە ڕۆشنبیری ئینسان فکری بەرفراوانترەکە ئەگەر هونەرمەند بی ئەگەر کەسێکی سادەبی ڕۆشنبیری بەڕاستی ڕێگای ژیانت بە ڕووناکە کاتەوە لەبەرەوە بەڕای من پێویستە بۆ ئینسان ئەگەر نەخوازە هونەرمەند بێ و زۆر باشتر لە یەک گۆرانیدا شعری زیاتر لە شاعرێکە تێکەڵاو دەکەی ئەوە تقریبان لە گۆرانیەک دوو گۆرانی با بڵێن شعری نارین بەکارهێناوە شعری مستەفا باگی کوردین بەکارهێناوە ئەمانە تێکەڵم کردوون یعنی هەوڵم داوە بزانم شعرەکان چونکە حسابی بڕگەکانم کردو یا حسابی ئەو ئاوازەم کردو کە من بۆ شعرەکانم داناوە ئەو کارم کردووە ئیتر یان هەندێک جار با بڵێن لە ناو دیوانێکی شعریە کە با بڵێن وەفایی ئەگەر با بڵێن گۆرانیەکم وت بێکوونەی کونکونە جەرگم تۆ ئەبێ هەموو دیوانەکە بخوێن تۆ جا شعری گۆرانێکە ئەدۆزیتەوە چونکە لە چەندین پەڕە من ئەم شعرانم هێناوە دامناوە بەشی گۆرانیەکەم هەڵی هەڵبژاردووە ئەوەی کە دام ناوە یعنی ئەوەی کە خەڵقی گوێ لێ بووە هەستەکەن کە لە یەک لاپەڕە نووسراوەتەوە بەڵام ڕاستەکەی من بیر لەوە کەمە وەزن قافی شعرەکان چۆنە چونکە زۆر بەشی عشقە خصوصەتێکی تریش هەیە لە شعری کلاسیکە هەموو بەیتێک مانای تایبەتی خۆی هەیە تو ئەتوانی بەیتەکان یاری پێ بکەی بەیتی چوارەم بێنیتە یەکەم بەیتی یەکەم بێنیتە یعنی ڕێشی بخێ بۆ گۆرانیەک بەڵام شعری نوێ شعری هاوچەرخ لەبەروێ درامایەکی تایە لەسەرەوە با بڵێن ئەگەر شعرێکی کاک شێرکۆ بێکەس یا شعرێکی کاگلەتی فاڵمەد یا شعرێکی عەبدوڵڵا پەشێو ئەم شاعیرانە ئەگەر بێنی هەمیشە لە شعرەکانە درامایەکەیە لەم درامایە تۆ ناتوانانی بۆ نمونە ڕیزێ لابێت و ڕیزێکی کە بێنی پاش و پێشەکەیت بەڵام لە شعری کلاسیکە لە شعری کلاسیکە بەیتەکان هەر بەیتەوە مانای تایبەتی خۆی هەیە بەڵام کاک عەدنان کەریم توانای ئەوەی هەیە ئیشکردن لەگەڵ هەردوو شعری کلاسیک و شعری نوێشە بەڵێ لەگەڵ هەردووشی ئیشم کردووە چونکە من بەڕاستی کار لەسەر وشاکەم کار لەسەر ڕستەی جوانەکەم دەتوانین جێ لە گۆرانێکی تر بگرین بەڵێ بزانین هاوڕێیان چیان ئامادە کردووە ئەمە شعری کاک ساڵح بێچارە گۆرانی کۆبانێ کە ئاوازی خۆمە مۆسیقاکەش کاک ڕاستی کووردا مۆسیقای بۆداناو دووبارە مامەسا دلێر تەلیفی کردوێتەوە و حازریان کردووە لەگەڵ مامەسازانە و ئیشەکان جوانتر کراون هەڵدراون دەستیان خۆش بێ چاوی کوردانی کوبانی کێڵێ تۆ ئێستا تەنیای چاوی کوردانی کوبانی تۆ دەستە خوشکی هەڵاجەی خەم و خەونی هەمومانی تۆ دەستە خوشکی هەڵاجەی ورە و یەزی کوردستانی پارچێکی لە جگەری جگەر خوێنی کوردستانی پارچەیەکی لە جگەری جگەر خوێنی کوردستانی دڵنیا بە تەشبیر ناکەن سنە و مێردین سولەیمانی دەرسیم هەولێر سەرێکانی
دڵنیا بە تەشبیر ناکەن سنە و مردین سولەیمانی دەرسیم هەولێر سەرێکانی دبێژتون هابتنی چاوێ کوردانی قوربانی چێ دبێژتون هابتنی چاوێ کوردانی قوربانی تو دەستە خوشکە هەڵەبجەی خەم و خەونا مەهەمیانی تو دەستە خوشکە هەڵەبجەی تو چی ڕووکە بەر خودانی عقلی ڕزی و هێزی بەزی و دەمرن ناگەن بە کۆبانی عقلی ڕزی و هێزی بەزی و دەمرن ناگەن بە کۆبانی کچ و کوڕی گەری لای کورد بوونە شوورە و پشتیوانی بوونە شوورە و پشتیوانی کچ و کوڕی گەری لای کورد بوونە شوورە و پشتیوانی بوونە شوورە و پشتیوانی دەست و دەمتان خۆش. ئەلبومی وەفایەکی کە لە ئەلبومە هەرە گرنگەکانی کە جنابت بەرهەمهێناوە و شعری کلاسیکی زۆر بەکارهێناوە شاعرانی وەکو ئەحمەد موختاری بێگیجا بەڵام ئەلبومەکە بە ناوی وەفایە یەکێک لە گۆرانیەکان ئەم دڵم وا دیارە مەلی ڕووی یاری هەیە بەڵێ بولبولاسا بۆیە دایم بۆ ئەلبومەکە بە ناوی وەفایی بێ و شعرەکانی دیکەش بەکارهێناوە شاعرانی دیکەش زۆربەی گۆرانەکان شاری وەفایی بووە زۆربەی زۆری گۆرانەکان شعری وەفای بووە دوو گۆرانی یا سێ گۆرانی با بڵێن شاری شاعرانی ترە بەڵام لەگەڵەوە شاتۆ لەم سەردەمەیە شاعیرێکی گەورە وەکو وەفایی تۆ جێگای فەخرەکە من بتوانم ناوی شاعیرێک لە ئەلبومێکی خۆما بنێم کەسێکی وا گەورە کە شعری ئەو زۆر تایبەتایە ڕتمێکی زۆر تایبەتی هەیە هەستێکی زۆر تایبەتی هەیە لە شعرە واتایەکانی زۆر قوڵن و زۆر قوڵن بەڵێ هەستی هەر کەسێک دەجوڵێنەوە لەگەڵ کامکاران پێم وایە هەندێک جار شێوەی یان ستایلی کامکاران بەکاردنیان موزیکەکان بەڵێ ئەوان ستایلی خۆیان هەیە کامکاران گروپێکن لە جیهانە ناسراون و لە هەموو وڵاتانە کاریان کردو و گروپێکی بەڕاستی تایبەتن من کاتێک کارم لەگەڵا کردوون نزیکەی سێ ئەلبوم ئیشم لەگەڵا کردوون ئەم شەو وەفایی لەگەڵ خاتۆنە هەر سێ ئەلبومەکە هیچ ئەلبومێک لە ئەلبومێکی تری ناچێواتە ستایلی کارەکان زۆر جیاوازە دوو ئەلبومیان زۆربەی زۆری گۆرانەکانی خۆم بوون ئاوازی خۆم بوون کاتێکە کامکاران مۆسیقان بۆ داناوە لەسەر ئاوازەکانی من مۆسیقان دروست کردوتەوە جارێکی تر ئەوان ستایلی خۆیان و عەدنانش ستایلی خۆیان هەردووکشمان لەوانەیە بەیەکەوە جوان بین سەرکەوتوشن سپاس موزیکی ئێستای کوردی زۆر خەڵک گلەی هەیە کە نازانم تا چ ڕادێک ڕاستە ڕاست نییە گلەی لەوە دەکەن کە هونەر موزیک لە ئاستی پێویستدانیە لە ئاستی قۆناغی ئێستادا نییە لە ئاستی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ژیانی هاوچەرخانیە عەدنان کەریم چی دەڵێ
والله با عدنان کەریم هەر وەڵام نەداتەوە مامۆستای مۆسیقیمان لەلایە بە ئەوانش کاک دلێری یان کاک زانە کاک دەخیل خۆی بەو شێوەیە نییە کە مەسەلەن ئەو ڕخنەی لێگیرێ مۆسیقا لە هەموو بوارەکانە لە هەموو شێوازە جیاوازەکانە لە باکوور و لە کوردستانی ڕۆژهەڵات و لە باشوورەوانە ئەنی ئیشی تیا کراوە لە بواری فۆلکلۆر و ئاواز و دەبکات و ینی ئیشی ئۆرکسترا و ئەمانە لە هەموو بوارەکانە ئیشەیە بەڵام شێوازی پیشانان و تەرحەکانمان باش نیە ئێمە ئەنی ئەو شتا ئەو هونەر و ئاوازە جوانانەی کە تعبیر لە سروشت و ئەندێشە و ناخی هونەرمەند و زانستی جوانیەکانی کوردستانەکان لە کەناڵەکانی کوردستانی خۆمانە بە تێکەڵی لێدرێ کە بە تێکەڵی لێدرا ئەو پرسیاران لای خەڵک دروستەکە بەڕێزت ئەو پرسیارەکەڵی بۆ لە ئاستینەکە بەس مناستی زۆر من زۆر جار لە هەندی گۆرانی نوێ دەگرم کە زۆرم پێخۆشن و زۆر لای من هەستی گۆرانی موزیک هەستی تۆ بجۆڵێنەوە کەواتە شتی باش و سەرکەوتوو خۆشە هەڵبەتە بەشێکی موزیک کوردی زۆری ئەوەی تایە من ئەوە ناڵێم بەڵام ئەگەر لایەنە جوانەکانی پیشان بدرێ خەڵک تەنفیسە بێت ئەی بینێشتە جوانەکانە بینێ کەمتر ئەوەی ناکە لایەنی تریشی هەیە لایەنی ژیانی کوردستانی خۆمان کە تازە بەشێکی کوردستان لە ئازاد بوونایە ینی بۆ مۆسیقا تازەیە 30 ساڵ و 25 ساڵوانە تازەیە ینی بەڵام لە چاو گەلانی ترا کە مێژووی ئازادیان زۆر لە پێشترە ئێمە ئەبێ بە کادری تازە دروستکەین کە لەو بواری کە جەناب ئەڵی کە لە ئاستی سەردەما ئەمە کادریەوێ مەدرسات تازەیە مەدرسەی تازەیەتابخانە فکری تازەیەوێ بۆ ئەمە پێویستە بە ئامادە باشی و ئامادەیەکە ینی گەنجی کوردلاوی کورد قوتابخانەکانی کورد ئەبدەیت کێتەوە تازەی کێتەوە کە خۆمان بگونجین لەگەڵ ناوچەکە و جیهاندا. سپاس کاکزانە. کاک عەدنان گۆرانیکی گوت بۆ کوبانی تێکەڵاو کرمانجی و سۆرانی شتێکی زۆر خۆش بوو موزیکی زۆر جوان بوو پێش ئێستاش جەنابەت لەگەڵ ژمارەیەک هونەرمەندان چالاکیتان هەبوو بۆ کۆمە کۆکردن بۆ قوربانیانی شەر بە تایبەتش ئەوانەی ڕۆژئاوا کە هاتنە کوردستان پەنابران ئەوانە ئێستا شتێک لەو بارەوە هەیەیان ئەو هەوڵە بەردەوامە بۆ خەڵکانی دیکە بۆ ئەوانەی پەنابەران ئەوانەی کە قوربانیانی ئەو شەڕن ڕاستەکە ئێمەیتر لە کوردستانە ڕووداوەکان هەمیشە ڕووداوەکان ڕۆژ بە ڕۆژ چاوەڕێ ڕووداوەکەین هەندێک جار هەیە تۆ کارت کردووە بەڵامی تر ئەو کارانی کە کردوتە لە خزمەتی خەڵقا بووە لە خزمەتی ئاوا ئەو کەسانە بوون ناڵێم ئاوارە چونکە کوردستانە گەر لە ڕۆژ ئاواشەوە بێتە باشوور ئەمە خاچی خۆیەتی وڵاتی خۆیەتی بەڕاستی ئەوان کە دێنە لای ئێمە بتوانین بە هەموو شێوازێک هاواکاریان بکەین کۆمەکیان بکەین هەمیشە بە بەردەوامی کار کراوە بەڵام وەکو ئەوەی کە من بەعنی پرۆژێشی تایبەتم هەبێ ئێستا من کاچمەوە بۆ کوردستان هەرچ پرۆژەیەک لە خزمەتی خەڵقی کوردستانە بێ ئەگەر بە من بکرێ من هەمیشە ئامادەم و کاری بۆکەم هونەرمەندان ژگلەی لە حکوومەت و لە دەسەڵاتداران دەکەن کە لە خزمەتی ئەوانە ناکەن یان یارمەتی ئەوان نادەن بۆ ئەوەی بتوانن هونەرەکەی خۆیان پێشەوە بێخن و بگاتە ئاستی ئەوەی کە لە خزمەتی گەلەکە دابێ ڕاستەکەی ئەوەش بابەتێکی زۆر بابەتێکی ترایانی بەڕاستی کەس بیری لێ بکەیتەوە ئەمە ئەبەسرێتەوە بە سیستەمی ئیداری و بەبستێتەوە بە سیستەمی کەواتە ڕاستە ینی تا ڕادێک ڕاستە هونەرمەندان پشتگوێ خراون ڕێوە ئەبێت و ئایا چۆن مەسەلەی لە هەموو وڵاتێکە لە دنیاە لە هەموو وڵاتێکە ئەوەی کە نمونەی پێشکەوتنی یان با بڵێن قیاسی پێشکەوتنی میلەتێکەکە مەسەلەی کەڵچەرەکەیەتی مەسەلەی فەرهەنگی وڵاتەکەیە هەموو وڵاتێک لە دنیاە فەرهەنگی لە پێش هەموو شتێک داناوە چونکە ناسنامەی نەتەوە فەرهەنگە بەڵام بەداخەوە لە وڵاتەکەی ئێمە ئەو کەم و کوڕی هەیە مەسەلەی ئیدارەی وڵاتەکە ناتوانێت بیر لە مەسەلەی کەڵچەری وڵاتەکە بکاتەوە لە فەرهەنگی وڵاتەکەەوە کە بکاتەوە لە زۆربەی زۆری دنیاە زۆربەی زۆری سەرکردەکانی ئەو دنیا ئامێرێکی مۆسیقا ئەزانن ڕۆژانە گوێ لە مۆسیقا ئەگرن زۆر کەم هەیە لە تاکە تاکەش سیاسیەشی ئێمە گوێ لە گۆرانی ناگرێ ئەجا چۆن ئەتوانن ئەو کەسانە بتوانن ڕێگای هونەر یان فەرهەنگی کوردی بەرەو پێش تو باسی وڵاتانی دنیاشت کرد زۆربەی لە وڵاتانە دەوڵەمەندەکانی ئەو وڵاتانە گۆرانی بیژ و هونەرمەندن کەچی لە کوردستان ڕەنگە هونەرمەندان
فەقیرترین کەس بن بەخوای تر بڵێن چی ئەوە چارە نووسانە بەڵام فەقیری لە بەمانای پارە هەبوو نەک بەمانەی ئەوەی کە دڵی گەورە و هەستی دەمانویست هێشتا جێ لە دەنگی کاک عەدنان کەریم بین. جانەکەی من زۆر سوپاس دەکەم. سۆزی دڵ شاکەکەوە بکەم. سۆزی دڵ شعری ئەخۆلە، ئەمەش ئاوازی خۆمە، مۆسیقای کاک فەرات محەممەد کردوێتی و دووبارە مامۆسایان کاریان لەسەر کردوێتەوە ماوەسا دێن و مامۆسا زانە. شاناڵێنێ هەناسەی ساردی ناکامی لە سینەمدا تاسێنێ ئەگەر جوانیت سەرنجم ڕا بچێشێمە گرە لێم چونکە جەماڵت پێی کەریبینۆسی خوای جوانیش ئەجوڵێنێ ئەگەر جوانیت سەرنجم ڕا بچێشێمە گرە لێم چونکە جەماڵت پێی کەریبینۆ سیخوای جوانیش ئەجوڵێنێ بەچەند لادایە ببینم ڕوود ئەمن خۆ سەیری تۆ ناکەم لە ڕووی تۆ تێم دەگەم یەزدان چ لە نەخشەیە نەخشێنێ کە تشکی ڕۆژەدا زەخە وی پرچی زەردی زێڵینێت لە لام قەوس و قەزە حیژڕۆ نەق و شەوقێکی نامێنێت کە تشکی ڕۆژ ئەدا زەخە وی پرچی زەردی زێڵینێت لە لام قەوس و قەزە حیژڕۆ نەق و شەوقێکی نامێنێت خەزان دەڕوا کەچی گەردوونەوە تازە لە وێرانەی دڵاتۆی گوڵی دڵداری ئەڕوێنێ بە چەشنی خۆشەویستی تۆ لە سینەوکە لە چەسپا مەگەر جامی ئەجەل ئەوتین و تاوەی لێ هەڵەنجێنێ بە چەشنی خۆشەویستی تۆ لە سینەوکە لەما چەسپا مەگەر جامی ئەجەل ئەوتین و تاوەی لێ هەڵەنجێنێ جارێکتر دەم و دەستان خۆش. کاک عەدنان کەریم دەنگت زۆر خۆشەوەی مجاملەی بۆ ناوێ و ئەگەر یەکێک بۆ من بڵێ یەکێک بمڵێ دەست بکەی بە ژیانی کیونێ چی داوا دەکەی دەڵێم دەنگی عەدنان کەریم
و هەستەکانی عەدنان کەریم سپاس کاک. بەڵام دەمی پرسیار لێ بکەم ئەم دەنگە خۆشە و ئەو هەستە جوانە ناو ناسکانەک هەتن بوون بەهۆی ئەوەی کە ژیانێکی کامەران هەبێ یان بوون بەهۆی ئەوەی کە ژیانت خۆش بێ و ڕازی بی لە ژیانت ڕازیم لە ژیان بەڵێ کامەرانی خۆشە هەمیشە ئەو بەشەی من کە هەیە لە پێش هەموو شتێکەوە تۆ ئەگەر سەر بە هەر ژنەتەوەیەک بی ئەوە چارە نووسی تۆیە و ئەبێ بۆ بەشەش ڕازی بیت ئەبێ کاری لێ بکەیت جوانتری کەیت هەوڵە دەم ژیان جوانتر کەم لە لای خۆم لە ناخی خۆمەوە و هەر جێگایەکش بچم بە جوانی بیبینم لە ژیانت کامەرانی بەڵێ گەنجان ئێستا دەرەچن گۆرانی کۆنەکان گۆرانی بێژەکانی کۆنیان نوێ یان گۆرانی ناودار دەڵێن دووبارە دەکەنەوە لە بەرنامەکان لە تەلەڤیزیۆن لە شوێنەکانە لە حفلەکانە ئەوانەی کە گۆرانی عەدنان کەریم دەڵێن توانیانە مافی هونەری ئەم کارە بدەنیان نا یان ڕازی لەوانە وڵی مافی هوەر نازانەوە ئەگەر مافی هوەر مەبەستم ئەوەیە کە گۆرانیەکە بەو شێوەی کە خۆت گوتت ڕازی مافی گەورە باسی بکەوە مافەر نەپارێزراوە باسی ئەوە با نەکەین باشترە چکە زۆر بەرنمەیەکی زۆری ئەوێ بەڵام وەکو ئەوەی کە گەنجێکە حەزەکە دەرکەوێ حەزی لە گۆرانی بێژێکە کە پێش خۆی کاری کردووە سەربەستە بابیڵێت بەڕاستی هەر یەکە بەڵام لە هەموو شتێک گرنگتر لای من ئەوەیەکە ئەو کەسەی کە گۆرانیەکی من ئەڵێ عەدنان کەریم نەبێ خۆی بێت چونکە من هەمیشە بی لەوەکەمەوە ئەگەر گۆرانێشی مامۆستا گەورە عەلی مەردان بڵێمەوە تار تۆفیق بڵێمەوە هی هەر کەسێک لەوان بڵێمەوە کە ئەمە خۆشەویستیەکە بۆ گۆرانەکانی ئەو بەڵام هەوڵە دەم من کۆپی ئەوان نەبم من خۆم بم و ئەو گەنجانش حەزەکەم خۆیان بن من نەبن عەدنانکەریم زۆر ئارامە لەسەر خۆیان وا سێرێکی قەتوڕە نابێت دیارە نازانم قەتوڕەبی لە ژیانتەوە بەچی تووڕە کەم بەچی وڵی بڵێم چی بە ناحەقی تۆ نەحەقی لە ژیان لە هەموو شتێک ئەگەر هەشتێک کە ناحەقی ببینێ ئینتان تووڕابێ بەڵام هەمیشە هەوڵە دەم کە تووڕە نەبم کار لەسەر خۆم کەم کە تووڕە نەبم بەڕاستی چونکە تووڕە بوون شتێکی باش نییە ینی بەڕاستی هەوڵ بدا ئینسان هەمیشە هەیە من بێت نە هەموو گۆرانی دەتوانانی حەیران بڵێ بەڵام عەدنانکەریم دەتوانێت بەلای منەوە لە حەیران قورستر نییە بۆ چونکە من وا هەستەکەم کە هیچ کەسێک بەقەدەر ڕەسوڵگەردی جوان حەیرانینەوە تۆ ئیتر من بە دەستکاری ئەو شتە جوانە نەکەم بەڕاستی ئەنی ڕەسوڵگەردی ئیتر شتێکی زۆر گەورەی کردەوە ناکە بەڵام ئەمە پەیوەندی بەچی هەیە بۆ ئەوە پەیوەندی بە کەڵچەرێکەوە هەیە پەیوەندی بە ڕۆحی ئینسانەکەەوە هەیە پەیوەندی بە مێژووی ئینسانەکەەوە هەیە پەیوەندی بۆ خاکەوە هەیە پەیوەندی بۆ کۆمەڵگاکەوە هەیە کە تایە ژیاوە تۆ دەشتی کە هەولێر ئیتر کەسێکی وەکو ڕەسوڵگەردی لە ناو خەڵقی هەولێرا و لە ناو کەڵچەری هەولێرا و لە ناو سۆز و هەستی دەوروبەرەکەی خۆی و کەسەکان و کەس و کارەکانی خۆی و ئەو دێهاتانەی دەوروبەری هەولێر لێوە سەری هەڵداوە ئەمە هەستێکی زۆر سروشتیە بەلای منەوە هەر بۆیە دەبینم کە لە دوای ڕەسوڵگەردی کەس ناتوانێت حەیران بەباشی بڵێ حەیران بێژی تر هەیە احترامی گەورەم هەیە بۆیان بەڵام ڕەسوڵگەردی هەتا ماوە لە ژیانە لە تۆپی لیستەی سەری سەرەوە ئەمێنێتەوە پەیوەندی جەنابەت لەگەڵ هونەرمەندانی کوردستان ئێستا ئەوانەی لە مەیدان لە هەولێر لە سلێمانی لەو من هەرچی هونەرمەند هەیە لە کوردستان خۆشمەوە هەوڵە دەم کە پەیوەندیشمە هەمویان لەگەڵیانە باش بێت و خۆشم بوێن کارکردن لەگەڵیانە هەرچ کەسێک بێتە پێشەوە کارێکی جوان بێنێتە پێشەوە من قوبوڵی یەکەم پێم خۆشە پێم وایە گۆرانیەک شەوی تاریک و بێدەنگی ماوە کە منش زۆر حەزم لە گۆرانیە و حەزەکەم جارێکتر جێلێ بگرین ئاشی گۆرانی شەوی تاریک و بێدەنگی یەکێکە لە ئاوازەکانی هونەرمەند کاکتایری خەلیلی شعری شاعیرەکە کە زۆر دیار نییە بەڕاستی لەلام کە داوای لێبر نەکەم ئەوە دووبارە من نەمتوانیوە ناوی شاعیرەکە لای خۆم حیفظکەم ئەمە شەروە مۆسیقاکەی مامۆستا ئەنوەر قەرداغی کردوێتی لە ساڵی 1983 تۆمار کرا
شوی تاریک و بدنجی هاجی روبارو یک رنجی شوی تاریک و بدنجی هاجی روبارو یک رنجی لناو کوچه خیالی تو بيادي تو بيادي تو لنا وكوتشي خيالي تو بيادي تو بيادي تو جامي ميبو لسر دستم او بو هوان او ما بستم جامي ميبو لسر دستم او بو هوان او ما بستم سن ببقلا ليسور جوان هر توی تنیا خوشایسته سند به بگلا لای سرور جوان هر توی تنیا خوشایسته قراری جوان و دیدار لاغالو پناو پاسار قراری جوان و دیدار لاغالو پناو پاسار عشقی گرتم بوا کارم فرو في الغوم لقل زارم عشقي قرتم بوا كارم فرو في الغوم لقل زارم شوي تاريك وبيدنجي هاجي وبارو يا قرنجي شوی تاریک و بدنجی هاجی روبارو یک رنجی لنا و کوچه خیالی تو بیادی تو بیادی تو لنا و کوچه خیالی تو بیادی تو بیادی تو
دەم خۆش و دەستان خۆش برادرینە کاکانانتان برنە دنیایەکێدی بەێسترانە خۆش ئەف ستۆدیە ژناوێ بۆردەر کرۆسین ینی بەزاندنی سنوورەکان بڕوات بەوە هەیە کە مۆزیک سنووری نییە بێشک وایە بێشک مۆسیک بەڕاستی هەندێک جار هەیە تۆ گوێ لە گۆرانیە کە هیچ لە کەلام تێناگەی هیچ لە شعر تێناگەی بەڵام هەست ڕاکێشێ بەڵام تۆ ڕاکێشێ نە ئەزانیز ئەو مۆسیقایە سەر بە چنەتەوێت کە لە شوێوە هاتۆ بەڵام مۆسیقا هەمیشە سنووری بەرفراوانە سنوورەکان ئەبەزێنێ لە هەر جێگایەک مۆسیقا هەبێت مرۆڤیشەیە هەر مۆزیکیش ناسنامەی خۆی هەیە ناسنامە نەتەوەی خۆی هەیە زۆر گرنگە مۆسیقای کوردی وەکو مۆسیقای نەتەوەکانی تر ناسنامەی خۆی هەبێ و هەستیشەکە هەیە یان ئەبێ هەبێ ناسنامی خۆی هەیە و ئەبێ کاری لەسەر بکەین زیاتر بیناسێنی بەجیهان کاکاندەن پرسیارێک ئەکا ئەوەم دانە لەسەر فەیسبووکی خۆم دانە ڕسمیکی خۆم لەگەڵ جەنابێت گوتم عەدنان کەریم میوانی بەرنامەی دەنگی ئەمریکایە ئەگەر پرسیارتان هەبێ ژمارێک لەو پرسیارانەی کە لە جەناب دەکەم ئەوانەی پرسیاری خەڵک بوون کە بەڕێگای فەیسبووک بە تەلەفۆن بماتن یەکی لە پرسیارەکان هەرچەندە باوەڕ ناکەم مەبەستی بەدوایە بێ بەڵام دەڵێ عەدنان کەریم خەڵکی کەرکووکە بوو لە سلێمانی ماوە دیارە شتێکی هەیە بەڵێ سلێمانی کەرکووک هەولێر قامیشلی دیاربەکر هەمووی بەسەر چاو ئێمەش ناڵینەوە گومانمان نییە لە هەمووی گرنگتر من دایکم لە سلێمانیە خوشکم لە سلێمانیە برام لە هەموو کەسەکانم لە سلێمانین ڕاستە من لە کەرکووک لە شاری کەرکووک لە دایک بووم لە شاری کەرکووک لە تەپەی مەڵا عەبدوڵڵا لە دایک بووم بەڵامی تر کەرکووک شاری منە کەرکووک دڵی منە سلێمانی ڕوحی منە هەولێر شارەکانی تری کوردستان خانەقین هەموو شارەکانی تر قامیشلۆ دیاربەکر مەهاباد هەمووی کوردستانەوە من کاک عەدنان زۆر سوپاس دەکەم بۆ هاتنی جەنابێت زۆر سوپاس بۆ ئێوە بۆ سوودەکەی دەنگی ئەمریکا کاک زانە مەحموود هەژار زۆر سوپاس دەکەم و جاری دووەمە جەنابێت تەشریفی دەین تا ئەستودیەکەمان کاک دلێر دیسان زۆر سوپاس کاک نەورۆز زۆر سوپاس دەکەم کە لە کەنەداوە هاتووی کاک زانای سنتور زۆر سوپاس دەکەم و جاری دووەمە جەناب دەبیتە میوانی دەنگی ئەمریکا و لە ستودیۆ حەزر دەبن هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم جارێکی تر سوپاس ئەگەر بە پارچە موزیکێک کۆتایی بە بەرنامەکەمان بینین